جانێت یەڵنی وەزیری خەزینەی ئەمریکا لە بەرنامەی ئەم هەفتەیە کەناڵی ABC هوشیاریدا ئەگەر کۆنگرس کارێک نەکات ئەوە تەنگەشەی دارایی و ئابووری دێتە ئاراوە کە دەبێت ئاستی قەرز وەرگرتن بەرز بکاتەوە، ڕێگەش بە حکوومەتی ئەمریکا بدات پارەی زیاتر قەرز بکات بۆ خەرجیەکانی. چ بە نەدانی پارەی سوود بێت کە دەبێت لەسەر قەرزەکان بدرێن یا ئەو پارانەی کە دەبێت بدرێن بۆ وەرگرانی بیمەی کۆمەڵایەتی یا بۆ دابینکردنی بیمەی تەندروستی بۆ کەسانی بەتەمەن یان خاوەن پێداویستی تایبەت، ئێمە پارەی پێویستمان بۆ هەموو خەرجیەکانمان پێنامێنێت. شیانی هەیە کاردانەوەی نێودەوڵەتیشی لێ بکەوێتەوە. سەنەدەکانی ئەمریکا پارێزراوترین سەنەدن لە سیستەمی دارایی جیهاندا. شکستێنانی ئەمریکا لە پێدانەوەی هەموو قەرزەکانی بۆی هەیە پرسی توانای پێدانەوەی قەرزەکانمان بخاتە ژێر پرسیارەوە. وا چاوەڕوان سەرەتای ئەم هەفتەیە سەرۆک جۆ بایدن لەگەڵ سەرکردەکانی هەردوو پارتی ناو کۆنگرس کۆ ببێتەوە. دیموکراتەکان فشار دەکەن بۆ ئەوەی ئاستی وەرگرتنی قەرزەکان بە بێمەرجی پێشوەختە هەڵبگیرێن. کۆمارەکانیش داوای کەمکردنەوەی خەرجەکانی فیدرال دەکەن. سیناتۆر جیمز لانگفۆرد لە بەرنامەی ئەم هەفتەیە کەناڵی ABC چاڕوانیەکانی خۆی بۆ کۆبوونەوەکان باس کرد. هەموو کەسێک دەزانێت کە بواری بەهەدەردان لە حکومەتدا هەیە، لە ڕاستیدا دەبێت دابنیشین و بتوانین باسی بکەین و بڵین کارە بەرایەکان چین، چۆن پارە لەسەر ئەو کارە بەرایانە خەرج دەکەین و دڵنیابین لەوەی سەر لە نوێ ڕێشیان دەخینەوە. سەرۆک بایدن تا ئیستاڕەتی کردوتەوە دانوستان لەگەڵ کۆمارەکان بکات لەسەر پرسی ئاستی قەرزەکان. پێداگیری لەسەر ئەوەش دەکات کە بە بێمەرج بەرز بکرێتەوە، وەک ئەوەی لە ڕابردوودا دەیانجار لە سەردەمی سەرۆکەکانی هەردوو پارتەکەدا کراون. لە قسەکانیدا لە کەناڵی میت دە پرێسی NBC ڕێبەری دیموکراتەکان لە ئەنجومەنی نوێنەران حەکیم جێفرس وتی پارتەکان لە پشت بایدنەوە یەکگرتووە. لە کۆتاییدا هەمووان هەڵسەنگاندن دەکەین بۆ هەر پرۆژە یاسایە کە پێشکەشمان دەکرێت، بەڵام ئێمە لەگەڵ سەرۆک بایدن هاوڕاین، لەگەڵ دیموکراتەکانی ئەنجومەنی سینات هاوڕاین، دەمانەوێت کارێکی دروست بۆ گەلی ئەمریکا بکەین. ئەمریکا هەرگیز لە دانەوەی قەرزەکانی دوانەکەوتووە. لەم دەمیکەوەها پێشبینی دەکرێت لەم هاوینەدا پارەی بوجە تەواو بێت. داواکاریەکان بۆ دانوستان ڕۆژ بە ڕۆژ لە زیاد بووندایە. شان پاشا بۆ راپۆرتی ڤەرۆنیکا بالدیراس ئیگلیسیاس، دانی ئەمریکا، واشنگتن.